بێنرانی بەڕێز ئەم کاتتان باش لە پرۆگرامی ئەودیو سنوورەوە. خۆشحاڵم هەفتەیەکی نوێ بە کۆمەڵی گۆڕانکاری نوێوەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت جیهانیشی گرتووەتەوە پاش کۆبوونەوەیەکی فراوانی نەتەوەی گرتوەکان دێنەوە خزمەتان بۆ قسەکردن لەسەر یەکێکتر لە بابەتە گەرموگوڕەکانی ئەمڕۆ کە بریتیە لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر کاریگەری ناکۆکی و هەروەها سازانەکانی ئەمریکا و ئێران. شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل یەکێک لە گەرموگوڕترین بابەتەکان کە تا ئێستش تەپوتۆزەکەی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ماوەتەوە. گۆڕانکاریەکانی سووریا، گۆڕانکاریەکانی شەڕی غەزە و بەردەوامی هێرشە بەردەوامەکانی سوپای ئیسرائیل لە ئاسمان و زەمینەوە بۆ سەر و شارە و هەروەها ناساندنی دەوڵەتی فەلەستین لەلایەن وڵاتە جیاوازەکانی جیهانەوە ئێستا بابەتی گەرمی ڕۆژەبن. بەڵام بە تەنیشتەمانەوە بە دیاریکراوی چەند خولەکێک پێشستا مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران لە نیویۆرکی ئەمریکاوە وتاری کۆماری ئیسلامی ئێرانی خوێندەوە. هەموو دەنگ و باسەکان لەسەرەوەن کە لە ماوەی هەفتەی ڕابردووەوە گەڕێکی تری کۆبوونەوە و گفتوگۆی نهێنی و ئاشکرا لە نێوان وەزیری دەرەوەی ئێران عەباس عەراقچی و نوێنرانی ئەمریکا بەڕێوە چووە و تا ڕادەیەک باس لەوە شەکرێکە ئێستا کۆبوونەوەکان و ئەنجامی گفتوگۆکان جۆ لە جۆرەکان ئەرێنین بۆ کۆماری ئیسلامی ئێران و ناوچەکە. بۆی ئەمڕۆژ بە ورتر شرۆڤێکی قوڵترە خەینە سەر هەموو ئەو پێشهاتانەی کە پەیوەستن بە ناکۆکی و سازان و پەیوەندیە جۆرە جۆرەکانی نێوان ئێران و ئەمریکا. هاوڕێیانی بەڕێزم کاکتۆر ئەژی توێژ لە سنتەری لێکۆڵنەوەی ئایندەیی و بەڕێز دکتۆر ڕۆژین موکریان لە ئێرلەندا پێکەوە گفتوگۆ لەسەر ئێستای دۆخی ئێران و ئەمریکاکەین. دکتۆر ڕۆژین نێوارە باش، خۆشحاڵم کە لەگەڵمانی. زۆر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر بەگشتی باسێک لە ئێستای بەڕێوەچوونی گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا بکەین کە باس لەوەکرێت لە هەفتەی ڕابردووە تا ڕادێکی تر گەڕێکی تر لە گفتوگۆکان بە گەرموگۆڕتر بەڕێواچن. سەرتا سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و هەروەها بۆ میوانی بەڕێستان و بینەرانی بەرنامەکەتان. وە زۆر خۆشحاڵم کە لێرام ئاماژەتان بۆ کە گفتوگۆکان خەرەکە بە گەرموگۆڕی دەچێتە پێشێ، بەڵام بە پێچەوانە دۆنی شێوێ دوای ئەوەی کە ترامپ لە با بڵێن کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتوویەکان وتارێکی پێشکەش کرد. دوای ئەو خامنەیی ڕێبەری ئێران لە ڕێگای تلویزیۆنەوە ئەو وتارێکی پێشکەش کرد و لە وتارەکەدا بە ڕاشکاوی ڕایگەیان کە هیچ دانوستاندنێک لەگەڵ ئەمریکا لە بەرژەوەندی ئێستای کۆماری ئیسلامی ئێراندا نییە و هیچ نەقازانجی هەیە و نەزەرێکش لەسەر شانی ئێران لە ئێستادا هەڵدەگرێت. ئۆیە پێیان وایە کە لە ئێستادا گفتوگۆ نابێت بکردرێت. ئەوە یانی شتێک بوو کە خامنەی کوتی، بەڵام هەر وەکو ئێوەش ئاماژەتان پێدا پزیشکیانی ژەوڕۆ وتارێکی پێشکەش کرد لە هەمان کۆبوونەوەی ئەنجومەنی کۆبوونەوەی ساڵانەی ئەم نەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان. ئەوش هەرچەندێک ئاماژەی بۆ با بڵێن دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوین کردو زۆر پڕژا سەر ئەوەی کە ئیسرائیل چۆن خەریکە هێرش دەکاتە سەر وڵاتە جیاوازەکان، بەڵام لە هەمان کاتدا ئاماژەی بۆ نەکرد کە داموستاندن لەگەڵ ئەمریکا ناکەن و هەمە لە هەرمان کاتدا هەروەها ئەوەی ڕاگەیان کە ئێران بە دوای دروستکردنی چەکی ئەتۆمی نەبووە. دۆنەکە خامنەی شەروای گوتی بە دوای چەکی ئەتۆمی دانین، بەڵام بە هیچ شێوازێک دەست لە پیتاندنی ئۆرانیۆم ڕناگرین. ئەو شتێک کە وا دیارە ئەمریکا دەیهەوێت ئەوەیە کە ئێران بە تەواوەتی دەست لە پیتاندنی ئۆرانیۆم ڕاگرێ و حتا بردی موشکەکانی بگەڕێنێتەوە بۆ 500 کیلومتر و بە پێی ئەو ینی دەنگوباسی کە دێتە دەری و خودی ئەو وتارەی خامنەیی ئەوە شتێکە غێری ینی قابلی قبولە بۆوان و بە هیچ شێوازێک ئامادەی دانوستاندن نین. بۆیە مفکر دەکەم ئەو ینی چەند ڕۆژ لەمەوە پێش بەڵێ نەخشە ڕێگایەک درا دەرێ لەلایەن ئێرانەوە فکرکەم 16 سپتامبر بوو کە پێکەوە دیسان دانوستاندنەکان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەنەوە بگەنە دەرەنجامێک سەبارەت بە بەرنامەی هەستەیی ئێران. بەڵام دوای ئەو 19 سپتامبر کۆبوونەوەیەکە بوو لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان
و لەوێدا با بڵێن رووسیا و ئێران نەیتوانی پێش گەڕانەوەی با بڵێن ئەو تەواوی تەحریمانە بێت ئەو سزانەتەوەی دەوڵەتیانە بەسەر ئێران بێ ینی واتە لە ساڵی 2015دا قەتنامەیەک بە ناوی 2231 باژۆ کردرا کە تەواوی تەحریمەکانی پێش ئەوی کە سەبارەت بە ئێران بووە بەسەر ئێراندا سەپێنرا بوو ڕایگرت و لە ئێستادا سێ دەوڵەتی ئوروپایی بە ناوی ئەمریکا بە ناوی بریتانیا و فەرەنسا و هەروەها ئالمان خەریکن کە ئەم مکانیزمە بەکاردێنەوە کە پێوتەوە سناپاک و لە 19 سەپتەمبردا مەبەستمەوەیە هەرچەندێک ئێران ویستی و نیشانیدا کە بەڵێ من ئامادەم بۆ دانوستاندنی دووبارە بەڵام چون نەیانتوانی پێش ئەوە بگرن کە ئەو قەتنامەیە دیسان زیندوو بکەنەوە وادارە دیسان ئێران بەرودواوە دەکشێتەوە و دەڵا ئەسڵ ئامادەی دانوستاندن نیم کەواتە من باڵێ فکر ناکەم دانوستاندنەکان بەرەو ئاسۆیەکی ڕۆمڕۆ نەپێش. دکتۆر ڕۆژین هەر بە دیاریکراوی و قسەی کە بەڕێزت باست کرد ئێمە لە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلی هەمان دیاردەمان بەرچاو کەوت و تا ڕادەیەکی زۆر ئەومان دەبینی لە کاتێکا کە عراقچی لەگەڵ وێتکۆف لەگەڵ دوێنرانی تری ئەمریکا لەسەر خەت بوو بۆ ئەوەی کە ئاشتی بەرقەرار بێ لە دوانی باڵێکی فراوانی ئێران و بە دیاریکراوی ئەو تەوەجوهەی کە تەوەجوهێک بوو بە نەریتخوازەکان یان ئیسلاحخوازەکان ئیسلاحتەڵەبەکان نەسرا بوو دژی ئەمە دەوەستانەوە باسییان لەوە کرد کە هیچ جۆر دانوستان نییە بەڵام لە کاتێکا واقعەکەمان بینی کە دانوستان هەبووە تا ڕادێکی گەشتە ئاشتی ئێستش وا بزانم هەمان دۆخ لە ناو ئێرانە بەردەوامی هەیە لەلایەکەوە ئاراستەیەک بەرەو دانوستان هەیە و ئاراستەیەکی تا ڕادەیەک بەهێزیشە بەڵام ئاراستێکی شەیە کە درێژە بە مانەوەی ئێستایی جۆری بیرکردنەوەی دەسەڵاتی ئێرانی بەرامبەر بە ئەمریکاوە ناوچەکە دەدات و تا ڕادەیەک ئەمە ئێستا بۆتە بە تەواوەتی جۆر لە جۆرەکان توان بڵێم دابەشبوونێکی فراوانی لە ناو ماڵی ئێرانیا دروست کردووە. لە ڕاستیدا ئەوە دروستە ینی کۆماری ئیسلامی با بڵێن لە بواری پێکاتەی بریاردانی سیاسی و دەسەڵاتدا یەکدەست نییە بەڵام ئەوە گرنگە کە ئاماژەی پێ بکەین بریاردەری کۆتایی کاتێک دێتە سەر مژاری بەرنامەی هەستەیی ئێران و دێتە سەر مژاری با بڵێن کاروباری دەرەوەی سیاسەتی دەرەوەی ئێران لەدەست خامنەیدایە لەدەست ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیەتی ئێراندایە کە ئێستا عەلی لاریجانی سکرتێری گشتیەتی و ڕاوێژکاری خامنەیە کەواتە ڕاستە کە بۆ وێنە ئێمە سەرۆکۆمارمان هەیە با بڵێن وەزیری دەرەوە لە ئێراندا هەیە کە تا ڕادەیەکی من ناڵم ئەوان ڕێفۆرم خوازن هەرچەندێک بخۆیان ئەوە دەگەێنن بەڵام بەپێی ئەو شتێک کە پزیشکیان دەڵێت ئەو کەسێکی محافزەکارە ینی هەمان کۆنسەرڤەتیڤە بەڵام شێواز و ڕێبازی ئەمەلی جیاوازە لە هەمان کاتا دەمەوێت ئاماژە بۆەوە بدەم بەڵێ ئەو چەند لقەیە هەیە بەڵام کاتێک دێتە سەر بریاری کۆتایی ئەوە خامنەیە بریار دەدات و تەنانەت چەند ڕۆژ لەوە پێشش ئیمانوێل مەکرۆن دقیقەن ئەوەی بە عێراقچی کوردی هەرچەندێک عێراقچیە و نەخشە ڕێگایە پێشان ئێمە دەدات کە بەڵێ ماقوڵە و ڕێگایەکی باشی پێشنیار کردووە بەڵام بریاردەری ئەسلی ئەو نییە بریاردەری ئەسلی ئەوەیە با لە ناو خۆیەوە بۆیە ناتوانێت متمانە بکردێ بە ئەو شتانی کە عێراقچی دێنێت و لێرا بە ئێمەی دەڵێت. زۆر سپاس دەگەڕێم وڵات کاکتۆرەژی دووبارە بەخێر بی گۆڤاری ئێران ناسی کە سنتەی لە کۆنەوەی ئایندەی دەریەکات لە دو ژمارەیە مانشێتێکی داناوە لەسەر بەرگەکەی ئەڵێ کۆماری ئیسلامی ئێران لە نێوان داڕمان و ڕووخاندا ئەمەوێ هەردوو بابەتەکە پێکەوە بەسینەوە دۆخی ناوخۆی ئێران بەرامبەر بە مامەڵەکە لەگەڵ ئەمریکایە دۆخێکی دروستە دۆخێکی تەندروستە یان هەر بەڕاستی بەو شێوەیە کە دکتۆر ڕۆژین باسیەکە شرۆڤەکارەکان باسیەکەن ماکرۆن قسەی هەبووە لە ڕاستیدا دۆخە درێژدراوی ئەو دۆخەیە کە لە 2015 هەمانێمە لە 2015 تا ئیستا لە ناو ئێرانە ناقشەیەکی بەردەوام هەیە کە ئایا ئەم ڕێکوتنامی وزەی ناوکی کە بە بەرجام ناسراوە ناو ئێرانە ئایا ئەمە خزمەتی ئێرانی کردویانە بەردەوام دوو ئاراسی جیاوازە بوو ئاراسی سێمیشە بووە کە لا دووراوە نزیک بوو ینی پێیوا بووە ناکرێت بە ڕەهای تەماشایی بکەن یا بڵێن ڕێکەوتنامێکی تاوە خراپ بوو یان ڕێکەوتنامێکی زۆر باش بوو ئەوەی کە دیار ئوسڵگەراکان پێیان وا بووە ئێران لەم ڕێکەوتنامەیە باجێکی زۆری داوە بۆ نمونە باسی لە هەندێک مادی ناو ڕێکەوتنامەکەکەن بۆ نمونە کە ئەوەیە کە ئەمریکا ئەو کێشەی کە ئیستا هەیە ئەو سنابەکەیە ئەوان پێیان وایە ئەو سنابەکەیەکی لە هەڵە گەورەکانی تیمی دانوستان بووە کە لە نەکەیان جێگایان کردوێتەوە و هەروەها باس لەواکەن کە لە جواد زەریف تا دواتر بەڵێ ئەو پێیان وایە کە ئەو سزاکانی سەر ئێران وشەی هەڵپەساردن بەکار هاتووە لە بەشێکی زۆری سزاکانە
نەگوشەی هەڵۆشانەوە بە پێچوانەی ئەوەی کە محەممەد جاواز زەریفوانە سەرەتا باسی وایە کرد ئێمە بە هیچ شێوشەی هەڵبسادن بەکار نەهاتووە بەڵکو شەی هەڵۆشانە بەکات و لەم ئاخرەیە گەڕانەوەیکی سەیر و سەمەرە باسەکەن محەممەد جاواز زەریفوانە کە ئاڵێن کەسە بناوی فرانچیسکۆ هاتووە ئەم شەی بۆ زیاد کردووە وەگە دوای حەسانکە زۆترە چێ ناویەوە بەڵام ئەوەی کە دیارە بەشێک لە سزاکان بە تایبەتی ئەو سزاکانی ئەمریکا وشەی هەڵبسادن بەکار هاتووە بەی شێوشەی ڕۆژانە بەکانات و بەشێک لە سزاکانی یەکێتی ئەوروپاش بە هەمان شێوە بەشێکتر ئەوە بووە کە ئەمە وای کردووە کە هاتنی بەردەوامی چاودێرەکان بۆ بنکە ناوکەکانی ئێران وای کردو بەشێک لە زانیارەکانی ئێران بۆ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی بۆ ئەمریکا بگوازێت چونکە ئێران هیچ کاتی متمانەی بە هینەکانە بۆ چۆن بڕە و دیژنەکانی کە چاودێری بەنامی وزەی ناوکیەکان کە نمونەی دواییشان گەڕوسی بووە کە ئێران زۆربەی هەموو زۆری نەکان سیاسەکانی ئێران بە ئوسڵگەرا و ڕێفۆنخوازەوە تۆم بەربەریان کردووە کە جاسوسی بۆ ئیسرائیل کرد یا بە خازانجی ئیسرائیلیشی کردووە و لەم لاشەوە ئوسڵ ڕێفۆنخوازەکانمان هەیە کە ئەمان پیاوا بۆ نایە ئەم ڕێکەوتنامی وزەی ناوکی وای کردووە کە ئێران دۆسەی ئێران لە ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتووەکان بێتە دەرەوە سزاکانی ئێران بۆ بە تایبەتی و سزانەی بریانامی پێ بڵێن باشترە 6 بریانامی سزایی کە لە ساڵانی 2006 تا 2010 بۆ سەرجەمیان لەسەر ئێران لابراوە ئەگەر باڵۆشانەوە بێت یان بە هەڵبەستاردن بێت و لە هەمان کاتیشە ئەمە وای کردووە کە بۆ نمونە ئێران سێبەری شەر لەسەریان دوور بکرێتەوە بەڵام هەردووکیان ئاماژە بە دوو خاڵی سەرەکی ناکەن دکتۆر مەمن یەکیان ئەوەیە کە ئوسڵگەراکان باس لەواکەن ئەڵێن ئەم ئێران لەم ڕێکوتنامەی تەنازولێکی زۆری کردووە بەس باس ئەو ناکەن چی دۆخی وایە کرد کە ئێران بگاتە ئەمە ئەوەیەک ئەو لایەنێک کە باسی ناکەن بەڵێ ئەکرێت لە دیری ئەوانەوە ڕخنێکی زۆر لە خودی ڕێکەوتنامی وزەی ناوکی بگرێت خودی ڕۆحانیش قسەکانی شتێکی وای وت بۆ نمە جایکیان وتی ئێمە سێ گۆڵمان کردو دو گۆڵمان لێکراوە یاوتی ئەمە ڕێکەوتنامەیەکە کە بردنەوەی تیا بۆ دۆڕانیشی تیا بوو لەم لاشە ڕێفۆنخوازەکان ئامادەنیدان بۆ دابنێن کە ئەم ڕێکەوتنامە ئۆن لە ڕووی پابندبوونی لایەنەکانەوە ئۆنە پتەو نەبووە کە بۆ نمونە لە دوای دەرچوونی ئەمریکا لە بەهاری 2010 چۆنە بێ ئەم وڵاتە هیچ بەدیلێکی تری نەبێت و بکەوێتە ناو گێژاوێکی ئابووری و سیاسی و تەنانە سەربازی و کە تا ئیسەش بەردەوامە بۆیە ئەم بابەتە تا ئێستا بەردەوام بووە ئەم چی کرد ئەم تێکەڵبژانە زیاتر بکرێتەوە ڕووداوەکانی دوای شەڕی 12 ڕۆژە ئێستا دوای شەڕی 12 ڕۆژە دوو بۆچوونی سەرەکیمانێ بۆچوونێکی ئەتوان بڵێن بەشێک لە ئوستورگەراکانە ئەمان پێیان وایە کە ئێران دەبێت بەرەو دروستکردین چەکی ناوکی بڕات ئێمە ناتوانین جایەتی بڕۆی ناو بەرجامەوە بەرجام بەبەستن ڕێکەوتنامی وزەی ناوکێک کە خۆیان پێڵم بەرجام ئەم ڕێکەوتنامێ ناتوانێت لەمە دوازامنی لایەنی ئاسایش و ئەوەی کە ئێران جاکتر هێرش نەکرێتە سەری بکرێتەوە لەلایەکتری شەوە ڕێفۆنخوازەکان پێیان وایە بە پێچەوانەوە تەنیا ڕێگاچارەیە کە بتوانێت ئێران لە شە دوور بخاتەوە وارەوها لەم تەنگەش ئابووری دەری بکات بابەتی ئەوەیە کە دوو جارێکتر ڕێکەوتنامەی وزەی ناوکی بە ناوێکی تر ئایا بەرجامی دووەم بێت یان ناوێکی بێ بگەڕێتەوە بۆیە ئەم دوو فاقیەتی کە لە سیاسەتی دەرەوەیە دکتۆرە لە 2000 ئەتوان بڵێن لە 2009 کە ئێران کێشەی ئەم دروست بوو ئێمە تەماشاکە ئێمە فترەیەکمانەیە پێڵێن فترەی هاتنە سەدەسەڵات ئوسڵگەراکانە 8 ساڵی ئەحمەدی نژادە ئێمە لە 8 ساڵی ئێران بێباکانە برەوی بە بەنامەی وزەی ناوەکی داد سیاسەتی خوڵاوی استراتیژی لە ناوچەکە بەجێ کرد گروپە چەکدارەکانی خۆی پرۆکسەکانی خۆی ناوچەکە پارەدار کرد تا دو ساڵی تا یک ساڵی کۆتایی ئەحمەد نیژادکە ئەو کاتە ئێران دوای ئەوەی کە سزاکان بەسەرسپا بەتایبەتی سزای ساڵی 2010 سزای خەتنامەی نەکەشم لێ نووسیمە 1920 بەسەرهات ئێران ناچار بوو جایەکتر بە سیاسەتی دەرەکی خۆیان بڕۆتەوە ئەم جاریان دەوڵەتێکی نزیک لە ڕێفۆنخوازەکان بە میاندڕەوەکان ناسراوە هاتە دەست سەدەسڕاتەوە دیسان ئێمە 8 ساڵێکمان هەیە ئێران ئەم جاریان هەوڵدا بەرەو سیاسەتی کرانەوە بەرەو ڕۆژئاوا و چونە ناو ڕێکەوتنامەیەکی وزەی ناوکێ بڕاتە ڕێوە دیسان دوای ئەوە کە ئەم ڕێکەوتنامە نەیتوانی سەرکەوتوو بێت و هەڵوەشایەوە بەجۆی لە جۆرەکان دیسان لە فترەی ڕئیسی ئێمە 3 ساڵمان هەیە جایەتی ئێران دووبارە ئەگەڕێتەوە بۆ برەودان بە وزەی ناوەکی ئەم جاریان گەڕانەوە بەرەو ڕۆژهەڵات
باشە دیسان لە سەدەمی پزیشکیانە جایتر دیسان گرانی یان ئەم دوو فاقیەتە لە سیاسەتی ئێرانە تا ئیسا وای کردووە کە ئێران نەتوانێت بڕیارێکی سەرەکی لەسەر بەرامی وزەی ناوکی بدات و نەئەتوانێت لێ بچێت دەرەوە ناشتوانێت پابند بی پێوە چکەتەوە لە هەردوو لایەکەوە زیانی یەکەگەڵەوە توان زۆرتر قسە لەسەر دەمەوە لایەوە دکتۆر ڕۆژین ئەگەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەم ئێستا ئەم ناکۆکیەی نێوان ئێران و ئەمریکا کە دکتۆرەژی تا ڕادێک مێژوەکەی گێڕایەوە بۆمان لە 10 ساڵ ڕابردووە لە 5 ساڵ ڕابردووە ئێستا زیاتر لە هەر کاتێک کاریگەریەکەی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەرکەوتووە و گۆڕانکاری محوەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتە ئاراوە بۆ نمونە ئەگەر دروست بێ بڵین ئێران پێگەکەی خۆی لە لوبنان لەدەستدا پێکەی خۆی لە غەزە لەدەستدا پێگەی خۆی لە سووریا لەدەستدا تەنان تا ڕادێکی زۆر لە یەمەن تاو کاڵ و کچکراوەتەوە ئەمە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن لە بەردەم کاریگەریەکەی ئەمێنێتەوە و ئایا هیچ شتێکی چاوەڕوان کراوتر هەیە کە با بڵێن پێشبینی بکرێت لە داهاتوە ڕوودات سەرەتا پێم خۆشە بڵام کە دەنگەکە دووبارە دەبیست ئەم ستۆدیۆ بیستمەوە ینی دوو دۆمێنێتەوە ئێستا ئەو شتە بەردەوام کات با بگەڕەمەوە سەر وەڵامی پرسیارەکەتان ڕاستە ئەو ینی پەیوەندی بە تایبەت کە ئێستا لە بینی ئەمریکا و ئێراندا ئەو گفتوگۆکانە بە چ با بڵێن ئاراستەیەکدا تێپەڕ دەبێت چۆن دەبێتەوە ئەنە کاریگەریەکی یەکجار زۆری لە ڕۆژهەڵاتی ناوین دەبێت ئەوش کاریگەریەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە لە ئێستادا چاوەڕێ ئەوین کە نەزمێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناویندا بێتەدی یعنی دەست پێ کردراوە بە تایبەت دوای 7 ئۆکتۆبری 2023دا و کاتێک باسی ئەوە دەکەین ئەو نەزمێکی نۆ خەریکە بەڕاستی بەدیدێ باسی ئەوە دەکەین کە خەریکە پەیوەندی بینی دڵسوود و دوژمنەکان لە ڕۆژهەڵاتی ناویندا ئالگۆری پێدادێت یعنی پەیوەندی بینی هاوپەیمانەکان خەریکە دەگۆڕدرێت ئەوە بەڕوونی دیارە بەڵام کاتێک باسی ئێران دەکردێت و باسی با بڵێن کاروباری دەروی ئێران سیاسەتی دەروی ئێران دەکەین دەبێت یەکشمان لەبێ نەچێت سیاسەتی دەروی ئێران لەسەر سێ کۆڵەکە بەدی هاتەوە کۆڵەکی یەکەمی ئەوەیە کە قوڵایی ئیستراتێژیکی خۆی بباتە دەرەوەی سنوورەکانی بەرفرەی بکاتەوە و ئەوە لەسەر بنەمای بەدیهێنانی ئەوەی کە ئێران بخۆی پێدەڵێ بەری مقاومەت ئەوە بەدیهاتەوە ینی ئەوەی کە بەتایبەت دوای 2023 کە سەدام حوسێن لە ناوچوو ئێران ئەو دەرفەتی پیدا کرد بچێتە نێو عێراقەوە دوای 2011 ئەو دەرفەتی پیدا کرد کە لە ڕگای سووریەوە پەیوەندی خۆی چڕ و گەرمتر بکات لەگەڵ هەماس و لەگەڵ حیزبوڵان یعنی دواییش لەگەڵ هەروەها حوسیەکانی یەمەنیانی لە دەوری دوژمنەکەی خۆی بۆ دوژمنی خۆی لێرادا ئیسرائیلە ینی بە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوە کە ئێران قوڵایی ئیستراتێژیکی خۆی لەسەر دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیل پێکێناوە و ئەوەش گرینگە بۆ ئێرانێکی کە لەسەر با بڵێن ئیدۆلۆژی هیلالی شیعی خۆی پێکێناوە لە ڕۆژهەڵاتێکی ناوینێکی کە زۆربینەی سونیە دوژمنایەتی کردن بە خاوەن دەرکەوتن لە دۆست و کەیسی فلیستین بۆ واتایەکی بوونگەرایی هەیە لێرادا لەوەی خەڵکی ئیستفادە کرد کە قوڵایی ئیستراتێژیکی خۆی بەرفراوانتر کات و تاپنە دەریای مەدیتەرانە و دەریای سوور بیبات بەڵام پیلاری دووەمی یعنی کۆڵەکەی دووەمی چییە کۆڵەکەی دووەمی هەمان بەرنامەی هەستەیی ئێران بوو کۆڵەکەی سێمی بەرنامەی موشکی درۆنی ئێران بوو بەڵام دوای ئۆکتۆبری 7 ئۆکتۆبر ئەوانە تێکچوون هەم بەرەی مقاومەتی دەزانین حەماس تا ڕادێکی یەکجا زۆر لاواز بۆتەوە حیزبوڵا هەمان شێواز بەشار ئەسەد ئەسڵەن با بڵێن پردی بینی ئێران و بینی حەماس و حیزبوڵا تێکچوو ڕووخان نەماوە لە عێراق گوشارێکی یەکجار زۆر لەسەر حەشتیا شابی هەیە کە لە ناوی ببەن یا چکی لێ وەرگرنەوە ئەوەی لە دەستچوو لە هەمان کاتدا دوای ئەوەی کە حملەکانی با بڵێن ئیسرائیل یا شەڕی 12 ڕۆژەی بینی ئیران و ئیسرائیل ڕوویدا بەرنامە هەستەکەشی تا ڕادێکی یەکجار زۆر تێک ڕووخاوە لۆ بەرەوە لە بواری بەرنامەی موشەکیدا زۆربەی لانچەرەکانی دیسان لەو شەڕی 12 ڕۆژەدا لە بین چووە و ئێستا کە خامنەیی دێت و دەڵێت بەڵێ کاتی دانوستاندن ئێستانیە بۆ ئێمە ئەوەیە کە کارتێکی لە دەستدانە تاکوونەکایی پێ بکات و ئیمتیازی لێ وەرگێت بەڵام ئایا پرسیار ئەوەیە کە چ کاریگەرێکی لەستە ڕۆژهەڵاتی ناوین دەبێت بەڵام ئەوە دەبێت هۆکاری ئەوەی کە ئێران واز لە دوژمنایەتی خۆی لەگەڵ ئیسرائیل هەڵگرێت لە ڕاستیدا بەشێک لەو فشاری کە لەسەر ئێران هەیە ئەوەیە کە واز لە دوژمنایەتی خۆی لە ئیسرائیل
بێنێت و ئەوەیە ڕوودەدادیانە بەڕاستی نادیارە و ئەگەر ڕوو بدات کاریگەریەکی یەکجاری زۆری لەسەر پەیوەندیەکانی ئەم دوژمنەوە هاوپەیمانایەتیە لە ڕۆژهەڵاتی ناوین دەبێت لەولادا هەروەها گرنگە ئاماژە پێ بکەین دوای کە 7 ئۆکتۆبر دیسان ڕوودەدا پەیوەندی بینی ئێران و تورکیەش دەگۆڕدرێت تا پێش ئەو دەزانین کە ئەوەی کە ئێران و تورکی دێنا پاڵی یەکدا فقط میژاری کورد بوو کە لەسەری هاوبەش بوون پێکەوە بڵێن لە بواری ئیتلاعاتیدا هاوبەشی یەک بوون یارمەتی یەکیان دەدا بەڵام لە سووریەتدا دژی یەکتر بوون لە عێراقدا هاوپەیمانی جیاوازیان هەبوو بەڵام دوای 7 ئۆکتۆبر دیسان دژمنێکی هاوبەشیان پیدا کردو ئەوش ئیسرائیلە ئەو دوانیشی لە یەکتر نزیک کردوتەوە کەواتە هەروەکو ئاماژەی پێکراوە لە سووریا ئاڵوگۆڕی ڕوودەدات بەڵام ئەو ئاڵوگۆڕی دیسان لە سووری و بەروچۆ دەچێت ئەوە هێشتا نادیارە وەلی ئەوە دیارە کە لە واقعدا پەیوەندی ئەم بینی ئەم دۆست و دژمنانەدا هەرو جۆرێکە ئەوڕۆ لە کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان دەبینین زۆر سەیالە یعنی زۆر زوو ئاڵوگۆڕی بەسەردادێ هەرو کەسێک کە ئەلقاعیدە بوو پێشتر لەدا ئاماژە بە جوولانی دەکەم ئێستا ئەمڕۆ وتاری پێشکەش کرد لە ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان و ئەوەمان پێ دەڵێت کە ئاڵوگۆڕەکان زۆر بە خێرایی دەڕوات زۆر هەر سەرنجێک لەسەر قسەکەی خۆت ینی ئیزافەیەک بخەمە سەر ئەوە کە ئێستا جۆرەکان شرۆڤەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو ئاراستەیە ئەکرێت کە خەتی ئیسلاحخوازی ئێران ئەوەندە فشاری کرد لە دۆستەکانی لە دراوسێکانی لەمانە بەشێکی زۆریان بەرەو ئیسرائیل ڕۆشتن ئەمە تا ڕادەیەک ئێستا ڕەنگەداتەوە تا سووریا بەرەو پەیوەندیکی دروستی لەگەڵ ئیسرائیللا دروست کردووە قەتەر و وڵاتانی کەندا وڵاتانی خەلیج هەمویان بەو ئاراستەیە کارەکەن کە لەگەڵ ئیسرائیللا پەیوەندێکی بەهێز دروستکەن ئایا ئێران چۆن ئەتوانێت ئەم بۆشایە پڕکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بڕوای من ئەوەی کە ئێستا ئاماژە بەوە دەکەنێنگۆ کە لە ناوچەکەدا خەریکە ئیسرائیل پەیوەندێکی دۆستایەتی لەگەڵ هێندێک لە وڵاتەکان دروست دەکا و بڵێن پەیمانی هەمان ئەبراهیم ئێکۆرد لەدا ئاماژێک پێ بدەین ئەوە تەواوی ینی لای ئێرانەوە نایە ئەوە دەگەڕێتەوە بۆ هێندێک لە ئیستراتێژی با بڵین بەرفراوانتری ئەمریکا و ئەو ئاڵوگۆڕە ژیۆپۆلیتیکانی کە لە ئاستی جیهانیدا خەریکن ڕوودەدا بەشێکی دەگەڕێتەوە بۆوە چون لە بێری نەکەین دیسان کاتێک باسی ڕۆژهەڵاتی ناوین دەکەین ڕۆژهەڵاتی ناوین لە دەرەوەی ئەم ژیۆپۆلیتیکە جیهانیە نییە و ئەم ژیۆپۆلیتیکە جیهانیش کاریگەری لەسەر داهاتووی ڕۆژهەڵاتی ناوین بە شێوازی ڕاستەخۆ دەبێت بەڵام بێگومان لەدا ئێران و پەیوەندیەکانی ئەو لەگەڵ ئیسرائیل ڕۆڵێکی زۆر جددی هەیە وەلی لێرادا دیسان ئەوە گرنگە کە ئێمە نێنین ڕێفۆرمخوازەکان یا ئیسلاح تەلەبەکان لە ئێراندا ئەوەندە ڕۆڵێکی ڕنگ و گرنگی پێنەدەین کە زۆر جیاوازترە لە ئوسولگەراکان و کاتێک دەگەڕێتەوە سەر بوونی کۆماری ئیسلامی ئێراندا لە ڕاستیدا هیچ جیاوازێک لە بینی ئەم دوانەدا نابینی لە ئێستادا خەریکە هێندێک لەلایەنە ئیسلاح تەلەبانە بۆ وێنە موسەوی کە 14 ساڵە ئەوش لە زینداندایە خەریکە ئەدی تەواو خۆی لە ئەم سیستمەدا دەبڕێت و دەڵێ ئەدی ئەو سیستما دەبێت گەشتە ئەو ڕادەیە کە ڕیفۆرم بدات و ئاڵوگۆڕێکی بنچێنی بەسەر خۆیدا بدات بەڵام لە هەمان کاتدا زۆربەی ڕیفۆرمخوازەکان یانمە بەستمەوەیە کە ئەو خەتی هێلی جیاکەرەوەی بینی ئوسولگەراکان و ڕێفۆرمخوازەکان کاتێک دێتە سەر بنەمای بنچێنی کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە جیا لە یەک نییە و کاتێک بێتە سەر بەقای کۆماری ئیسلامی ئێران هەردووکیان دەیپارێزن وەلی ئەوەی کە ئایا ئەو گوشارانەی کۆماری ئیسلامی و دوژمنایەتی کۆماری ئیسلامیە لە دژی ئیسرائیل بۆتە ئەوەی کە لە ناوچەکەدا دۆستایەتی لەگەڵ ئیسرائیل دروست بێت من فکر دەکەم تا ڕادەیەک ئەوە دەتوانێت کاریگەری بێ و تا ڕادەیەکش دەگەڕێتەوە بۆ سەر ئەم کاریگەرانەی ژیۆپۆلیتیکی جیهانی دواتر دێمە سەر ئەوەی کە بەتایبەت کاریگەری چاینا چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەیەکی لە دۆستەکان ئێران قسەی ورتر لەسەرەوەکەین کاکتۆرەژی ئەگەڕێمەوە سەر ئەو قسەی جەنابەت ئەگەر باس لەوە بکەم شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران و دواتریش ئەو ناکۆکیانەی کە لە بین ئێران و ئەمریکایە ئێستا هەن چەندە بووە هۆکارێک بۆی کا جارێکتر ماڵی ئێرانی لێک بترازێ با بڵێن جۆرەکان دابش بێتەوە و ئەم دابش بوونە تاکەی درێژەیە بێت تەنانەت باست لە مێژووکی 5 ساڵە کرد کە تقریباً 16 ساڵە ئەم دابش بوونە وردەوە لە چەکەرەی کردووە و پێگەشتووە و هاخریکە ئیتر خەریک تەواو زەق بووەتەوە ئەمە بەردەوامی ئەبێت یان تا ڕادێک تەماشاک شەڕی 12 ڕۆژە بۆ ماوەیەکی کەم توانی کە جۆرێک لە یەکگرتنێکی ناو ماڵی ئێران دروست بکات هەڕەشەکە ڕەشێکی گشتی بوو
ئەم وڵاتە بەرەو ئەگەر شەڕەکە درێژەی بکێشە ئەگەرەوەی پارچە پارچەبوونی ئەم وڵاتەیە هەبوو تەماشاکە بەشێک لە ئەوەی کە من خوێندنەوەی ئەنچەند ساڵم هەیە بەشێکی زۆری چینی ناوەڕاستی ئێرانیشان لەگەڵ هیچ جۆرە شەڕێکی ناوخۆیانین ئەوان بەردەوام باسی ئەزمموی سووریاکەن ئەزمموی یەمەنەکەن ئەزمموی لیبیاکەن کە چۆن ئەم وڵاتانە شۆڕش چۆن بڕ ناڕزاتەکەن گەشتە ئاستی شۆڕش دوجار پارچە پارچەبوونی وڵاتانی لێکەوتوێ زۆرێک لە ئەم بەشە لە چینە ناوەڕاستیێنە لەگەڵ ئەم مینەنین ئەم دۆخیانی کە دۆخی ئێران بگاتەوە بۆ مانای نایە کە بۆ دۆخی ڕازین یا بۆ مانای نایە کە زۆر هیوایان بۆ هەیە کە گۆڕانکارێکی ڕشەی دروستە بێ بەڵام پێیان وایە لە نێوان ئێرانێکی بەم شێوازی کە بەرەبەرە ئەگەر کی سەڵیانەش بێ هەنگاوە نێ بۆ ئەوەی کە گۆڕانکاریە تا دروستتر ئایا گۆڕانکاری لە ئاستی حاکمیت هابێت لە ئاستی کۆمەڵایەتی بێت یعنی بۆ من ئێستا بابەتێک کە ئوکرانەوەی کە لە ئاستی ئازادی ژنان هەیە بەشێکی زۆری کۆمەڵایەتیە خەڵکە خۆی بەدەستیان هێناوە دوای ڕووداوەکانی ژینە دیسان هەر لەگەڵ ئەم گۆرانە لەسەر خۆیان تا ئەوەی کە بیلەوە بکەنەوە کە خۆپیشاندانێکی سەتاسایی دروست بێت کە دوایی کۆ نەکرێتەوە ئەمە کێشەیەک ئەمە سەبارەت بە ئەو چی ناوڕاستەوە هەروە بەشێ لە ڕێفۆرمخوازە بەڵام چی گۆڕانکاری دروست بووە لە دوای شەڕی 12 ڕۆژە دوو گۆڕانکاری سەری دووە هەردوولاکان بەڕۆژێک لە ڕادیکار بوڵەڕۆ ئوسڵگەراکان بەشێکی زۆر لە ئوسڵگەراکان پێیان وایە ئێمە هەفتەی پێشوو بۆ گەر هەڵمانەکەم 72 ئەندام پەرلەمانی ئێران کە زۆربیان لە ئوسڵگەراکان بوون نامەیەکیان بۆ سێ دەسەڵاتێکی ئێران نردووە کە ئەڵێ ئێمە با بە دروستکردنی چەکی ناوەکی بڕۆین بەس مەرجنیە بەکاری بێنین داینم بۆ دۆخێکێکە دۆخێکە ناشاوین بەرەسی بێن و ئەتوانین گۆڕانکاری بە و فتوایش بێنن کە ئایەتوڵا خامنەی داری کردووە کات خۆی کە نابێ ئێمە دەستمان بکات بە چەکی ناوەکی لەم وتاری کۆتاییشە باسی ئەوەی کرد وتی ئێمە ئەتوانین بگەینە لەستانەوەت بەڵام ئێمە چەکی ناوەکیمان نییە و ناشمانێ بەکاری بێن بەڵام لە هەمان کات ئەوان دێن هەندێک نمونە ئەهێنەوە بۆ نمونە بەشێکی زۆریانڵێ ئێمە نمونەی پاکستانمان هەیە کە چەکی ناوەکی هەیە و هیچ کێشێکی بۆ دروست نەبووە نمونەی کۆریای باکوور هێنەوە کاڵەن تەنان دوای NPTش بووە دوای ئەوەی کە ڕێکخراوی NPT بۆ ئەوەی کە ڕێگە نەدرێت کە چەکی ناوەکی دروست بکرد دوای ئەوەش ئەمانە گەشتنە بە چەکی ناوەکی بەڵام بۆ ئەو وڵاتانە هەیەیان بە ئێمەیان بێت ئەمان باس لەوە ناکەن کە ئەمان کێش ئایدۆلۆژیەکان هەیە تۆ بەردەوام گوتارێکی دژ بە ئیسرائیل هەیە من ئیسرائیل ناوە بم بەدڵێ ئەو وتارە لەلایەن ئیسرائیل و باشەوە بەرهێنانی بۆ کراوە ئەمە لەلایەن بەشێکی لە ئوسڵگەراکانەوە کە چارەکە لەما ئەبینن ئەوان پێیان وایە کە ئەگەر ئێمە جارێکی تر ڕێگا بۆ نمونە لیژنەی چاودێری و ئاژانسی وژە بدەن کە بێن سەردانی سایتەکە ناوەکیەکان ئێران بکەن ئەڵە چی دڵنیایەک لەوە هەیە کە ئێمە نەتوانین کە دیسان زانیاریەکان ئێمە نەگوازنەوە بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل لەلایەندا یەک جیاواز گۆڕانکاریێکیش کە لە هەڵوێستی بەشێک لە ڕێفۆرمخوازەکان دروست بوو ئەویش چۆن بڵێ پێشنیازێکی بەرەی گەورەی ڕێفۆرمخوازەکانی جەبەی ئیسلاحاتی پێڵێ ئەوان لە خاڵێکە بەڕێمەوە گۆڕانکارێکی جەوهریە کە دروست بووە ئەوان پیان ئەڵێن با ئێمە پیتاندینی یۆرانیم ڕابگرین ئەمە دەنگدانێکی زۆر گەورە بێت ئەمە بۆ یەکەم جاریش بوو ئەم قسەیە کرد ئەمە گۆڕانکارێکی گەورەیە بەڕاستی لە سیاسەتی ئێران چونکە بەڕاستی بابەتی ئەوەی کە تۆ پیتاندینی یۆرانیم ڕابگریت و بۆ نموناتێ واز لە شەڕانگێزی بهێنی پێشترمە هەیەڵکی سوور بووکە لە سیاسەتی ناوخۆی ئێران بەکاری بێنن بەڵام دۆخە گەیشتە ئەو ڕادەی کە بەشی ڕێفۆرمخوازەکان جوڵەتی ئەویان هەیە بەهۆی ئەوە بوو کە بەشێکی زۆر لە سەرکردانی کە سەپۆرتی ئەمانە کرد پشتیوانیان لەمە کرد لە شەڕ 12 ڕۆژە کوژران وەڕ تا ڕادێک ڕەنگی کاڵبوونەوەی دەسەڵاتەکانیان بێ ئێستا بەرامبەرەکان توانن بە ئاسانتر بڵێن ئەو زیانە گەورەی کە لە ماوەی 12 ڕۆژە ئیسرائیل و بە دیاریکراوی لە دوو ڕۆژی کۆتایی 12 ڕۆژەکەمان ئەمریکا لە ئێرانیە ئەم زیانانە وایان لێ کردوون کە بگەنە ئەم بڕواایەکە تەماشاکەن پێشتر ئەو تێڕوانی لای خەڵ دروست بوو کە ئێران بەتایبەتی بەشێک لە زۆربەی لە سوپایەکان ئەو تێڕوان دروست کردی بوو کە ئێران بەهۆی ئەوەی کە گومانی لێ دەکرێت کە چەکی ناوەکی هەیە بە قسەی خۆیان موشکی پێشکەوتویان هەیە هیچ کاتێک ئیسرائیل جورەتیەوە ناکرد لێ بدات تەماشاک ئەوە و ئەمەشکە هەمەش کات و خودی بەشێک لە ئوسڵگەراکان بەشێک لە فەرماندەکانی سوپا باز لەواکەن کە تووشی شۆک بوون کە ئەمینێکراوکە بۆیە ئەم نەما ئەم چۆن بڵێ ئەم سنوورە دڵنیاییکەرەوە نەماوە لە ئێرانە ئێران هەر کاتی ئامادەیەکە
هێرش بکرێتە سەری. ئیسە دۆخی ئێران لە ناجێگیرترین دۆخی خۆیەتی بەڕای لە دوای ساڵ 1970 دۆخی ئابووری، دۆخی بازار، دۆخی سیاسی هەموو شتێک لەسەرمە وەستاوە. بۆیە بەشێکی زۆری پەیوەندی بۆ دۆخەوە هەیە کە لای ڕێفڕۆنخوازەکان پێیان وایە ئەگە جاتی هێرش بکرێتەوە مەرج نییە ئێران جاکە تر بتوانێت خۆراگر بێت، نە خەڵک دەتوانێت ئەو خەڵکەیە کە بتوانێت خۆراگر بێت. دۆخی ئابوورەکە خراپتر بۆ لە چاو شەڕی 12 ڕۆژە. ئیسرائیل ئەم جاریان ئاسمانەکەی بەتەواوی بەدەستەوەی لەوانەیە زانیاری باشی کۆکری بێتەوە لەسەر جیاوازەکانی ئێران. لەوەرە ئەم جاران دەست نەپارێزرێت لە بامانجگرتنی کەسە باڵەکانی ئێران تەنانە وەکو ئەڵتوڕەخۆنەی کە ئەتوڕە خامنەی کە بەشێک لە ئوسڕگەرەکان پێیان وایە ئیسرائیل دەستی پاراستوو لەوەی کە هەوڵی کوشتین نەداوە. ئەمە دۆخەوای کردووە ئەو ترسەوای کردووە کاتر ئەم سنووری ئەو کە پێشتر هەوڵانەدا کە قسەکانیان لە ژێر پەردە بکەن یان بە جۆر لە جۆرەکان بە زمانێکی تربیکە ئەنجار لێن ڕاستەخۆ بە زۆر ڕاشکاوی قسەکانی خۆیانەکەن واتە کاتی ئەو نەماوە کە بەڕاستی تۆ بێت بە جۆرێکی قسە بکە دەبێت ڕاشکاوانە قسەکانی خۆیان بکەن. زۆر باشە. دکتۆر ڕۆژین دێمە لای بەڕێزت ئێران ئێستا لە حاڵتێکی زۆر خراپی ئابووری سیاسی و تەنانەت ئەتوانن بڵێن کۆمەڵایەتی خۆیەتی تا ڕادەیەک حاڵتێکی ناجێگیر دراوی ئێرانی ڕۆژ بە ڕۆژ لە دابەزینایە دۆخێکی دەرونی نالەبار لە ئێران هەیە. ئێرانیەکان هەمیشە پێیان وایە کە ئەگەری سەرهەڵدانەوەی شەڕ زۆر بەهێزە شەڕ ڕوو ئەداتەوە و هاوڵاتیانی ئێران ترسێکی زۆریان لە دڵای ئەم دۆخە ئێستا هەیە. ئێران هیچ کارتێکی بەدەستەوەی کە ئەم دۆخە نەهێڵێت یان نەهێڵێ ئەم دۆخە درێژە بکێشێت. ئەگەر لێرەوە بیبەستمەوە بە پەیوەندیە بەهێزەکەی ئێران و چین کە ئێستا چین کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئامادەگیەکی تا ڕادەیەکی زۆر سمارت پاوەر و سۆفت پاوەری هەیە. چین و ئێران ئەتوانن کۆتایی بەم ترس و دڵەڕاوکێ ئێرانەکان بهێنن؟ بۆ پرسیاری یەکەمتان کە ئێران چی ڕێگایەکی هەیە دەتوانێت بەڕاستی بەقای بەڕێن بوونی خۆی کۆماری ئیسلامی ڕابگرێت. من دەڵام تەنیا لە یەک مەرسایە ئەوەش واز لە دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیل ڕاگرێت و دەرگای ئابووری خۆی بۆ سیستمی جیهانی سەرمایەداری نیۆلیبرالیزم کاتەوە. لەو تەنیا بۆ شەرت و مەرجە دەبێت کە دەتوانێت بوونی خۆی ڕاگرێت. چون بۆچی ئەوە دەڵام چون ئەگەر ئێستا چاو لێ بکەین ئێوە ئاماژەتان بە هێندێک لە قەیرانەکانی ئێران کرد زیاتر لە هەموو شتێک گرنگتر لە هەموو شتێک ئەوەیە کە کۆمەلگا دابڕدراوە بەڕاستی لە کۆماری ئیسلامی ئێران. ئەوەمان لە بزوتنەوەی ژنجان ئازادی دوای کوشتنی ژینا ئەمەنی لە 2022 بینی و بەردەوام ئەم بزوتنەوەی شەپۆلهایەکی جیاوازی دەکردرێتەوە دەیبینینەوەی کە کۆمەلگا خۆراگری دەکات لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا. لە هەمان کاتا شتێکی کە ئێران بۆی بەڕاستی چارەسەر ناکردرێ قێرانی نەبوونی ئاوە یعنی کاریگەری با بڵێن ئاڵوگۆڕی کەش و هەوا یەکجار زۆر خەریکە لە ئێران نیشان دەدا. هەر لەو هاوینەدا یەکجار زۆر مەترسی هەبوو کە تەنانەت نەتوانن ئاو بۆ 13 ملیۆن 12 تا 13 ملیۆن کەس لە تاران بێنە ینی بۆیان جێبەجێ بکەن ئاوی خواردنەوەیان بۆ جێبەجێکەن. ئێران ئەوانە چۆن چارەسەر دەکات. هەروەی ئاماژەتان بە ئابووری کرد ئێران ینی تەوەڕوم ئینفلیشن لە ئێراندا ڕێژەی 40% هەیە. 40% زیاتر لە خەڵک لە ژێر هێڵی فەقیریدایە. یعنی هەر 2 ساڵەوە پێشدا لە نەورۆز زۆر جێی خەمە کە دەبینین لە پەنجەرەکان لەوە دەدرێت کە قسە هەیە بۆی کە بە کرێوەری گریبی بێ لە سفرەکەتی دانی. ئەومان پێدەڵە کە کۆماری ئیسلامی ئێران هیچ ڕێگایەکی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی مەگەر ئەوەی کە واز بێنێ لەم سیاسەتی کێتی ئالگۆڕ بۆ خۆی بێنێت. بەڵام ئایا چین دەتوانێت بیپارێزێ ئەگەر ئێران هاتو وازی لەم کارە نەهێنا و نەچوە سەر ئەو قەناعەتە کە دەبێت لە بەرامبەر با بڵێن ویستەکانی ئەمریکا و ئیسرائیلدا تەسلیم بێت ئایا چین دەتوانێت بیپارێزێ بگەڕێنەوە سەر شەڕی 12 ڕۆژەی بینی با بڵێن ئێران ئیسرائیل چین چی کرد رووسیا چی کرد کە حتا درۆنەکانی ئێرانەکە خەریکە بەکاری دەکات لە شەڕی ئۆکرایندا بەڵێ چیان کرد جگە لەوەی کە هێندێک داخویانی و بەیاننامەیاندا کە ئەو شەڕە دەبێت ڕاگیرن دەبێت ئەوەی کە بگەڕێنەوە سەر دانوستاندن و دیپلۆماسی. چین یەک دانا با بڵێن تایبەتمەندی هەیە ئەوەیە کە بەڕاستی سەقامگیری لە ناوچەکەدا دەوێت چون بۆ چین ئابووری لە هەموو شتێک گرنگترە و ئەو بەڕاستی زڵهێزێکی ئابووریە لە ئاستی جیهانیدا.
و بۆ ئابووری بۆ پەیوەندی ئابووری سەقامگیری پێویستە بۆیە شەڕ ناخوازێت ئەوە دەزانین درستە بەڵام ئەگەر شەڕ بێتە دی لە بواری نیزامیەوە دێتە جواب من فکر نەکەم چین ئەوە لە سیاسەتی دابێ ئەگەر شەڕ بێتە دی چین خۆی لێ دەپارێزێ یعنی لە بواری با بڵێن جێبەجێکردنی پاڵپشتی نیزامی بۆ ئێران نەدەتوانێت حسابێک لەسەر چیم کە نە رووسیا چون ئەوە مێژوو سلماندووێتی بشگەڕێنەوە سەر رووسیا کە بەڵێ لە سووریا بۆ وێنە پاڵپشتی نیزامیدا سەر ئەسەد لە کۆتاییدا چی کرد وازی لێ هێنا چون ئێستا بخۆی لە شەڕی ئوکرایندا ئەوە 3 ساڵە گیرەوە دوێنێکە هەردوێنێکە بینیمان ترامپ ئەوجار دیسان پشتی کردوتە با بڵێن پوتین و دەڵێت کە زەلەنسکی دەتوانێت بە یارمەتی ئێمە تەنانەت ئەو ناوچوانەی پێش ساڵی 2014 ئوکراینیش کە لە دەستی داوا بگرێتەوە مەبەستم لەوە چییە مەبەستمەوەیە کە ئەو هاوپەیمانانەی کە ئێران هەیەی پەیماننامەی ئەمنیەتیان پێکەوە نییە پەیماننامەی ئابووریان پێکەوە هەیە با بڵێن چین 90% زیاتر لە نەوتی ئێران دەکردرێ بە قیمەتێکی زۆر کەم دەیکڕێت و ئەوانە بەڵ ئەوانە هەیە پەیماننامەی 20 ساڵیان پێکەوە واژۆ کردووە بەڵێ کردویانە بەڵام لە بواری ئەمنیەتیدا هیچ پەیماننامەیەکیان واژۆ نەکردووە چین و رووسیا هیچ ژیانی بەڵێنێکان نەداوە کە هێرشێکی بوونگەرایی بێتە سەر ئێران ئەوش لە بەرامبەر ئیسرائیل و با بڵێن لە بەرامبەری ئەمریکادا لەسەری بۆ جواب بێن لێرا بگەڕێنەوە بۆ سەر پەیوەندیەکانی بینی با بڵێن چین و ئیسرائیلش کە گرنگە بینی ئیسرائیل و هەروەها رووسیاش کە گرنگە هەردووکیان پەیوەندی باشیان لەگەڵ ئەم دوو لەگەڵ ئیسرائیل هەیە بەگشتی پەیوەندی نێوان چین و ئێران وەکو بەڕێز باست کرد ڕاستە پەیوەندێکی ئابووریە بەڵام ئەتوانین بڵێن پەیوەندێکی استراتیژی نییە ئەوەندەی کە تاکتیکێکی اقتصادیە ینی بۆ زەمانێکە پەیوەندێکی ئابووریان هەیە نەوتی ئێران ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوتە ڕواتە ناو چینەوە وەکو بەس بە نرخێکی تاڕادەیە کە ڕەزامەندی چینی زۆر لەسرە ینی بەگشتی توانین بڵین پەیوەندیەکە پەیوەندێکی استراتیژی نییە تا چاومان لەو بەڵام مەبستم زیاتر لەو ڕۆ بوو چین ئێستا خۆی بە یەکێک لە بەهێزەکانی ڕۆژهاتی ناوەڕاست دەزانێ و تا ڕادێکی زۆریش ئەو دۆستایەتیەی مێژوویەکە لەگەڵ ئێران هەیەتی ڕەنگە بتوانێت هەر جۆرەکان باڵانسێک بۆ ڕۆژهاتی ناوەڕاست بگێڕێتەوە بەمەستم زیاتر کاریگەریەکەی لەسەر ڕۆژهاتی ناوەڕاست نەک وەکو سەپۆرتێک بۆ ئێران لەڕاستیدا سیاسەتەکانی گشتی چین ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناویندا چییە ئایا وەکو با بڵێن بە شێوازێکی استراتێژیکی تایبەتی هەیە لە بواری نیزامیدا لە بواری هێژمۆنیدا ئایا دەتەوێ بۆ بێنە ئەو شتێک کە ئەمریکا بوو پێش چەندین ساڵەوە پێشدا ئەوە چین لە نەخشەکەیدا هەیە ئەوە دیار نییە بەڵام ئەگەر بۆ چەند هەوتە لەو هەوتەی ڕابردوو بگەڕێینەوە بۆ یەکەم جار بوو کە بەڕاستی چین با بڵێن لە دوایەوەی کە کۆبوونەوەی شانگهای بوو هێزی نیزامی خۆی پرۆجێکت کردایە دەرێت کە بەڵێ من وەها هێزێکی نیزامیم هەیە ئایا ئەوە نیشانەی ئەوە دەدا کە چین ئامادەیەکە لە بواری با بڵێن هێژمۆنیکەوە لە ناوچەکەدا لە ئاستی جیهانیدا ڕۆڵ بجێڕێ ئەو شتێکە ئەمریکا دەیکرد پێشتر ئایا ئامادەیە بۆ من فکر بکەم تا ئەو ڕادەیە هەڵبەت من چین دەناسم و ینی لە سیاسەتی چین تێدەگەم فکر نەکەم هێشتا ئەوە لە پلانیدا بێ بۆچی لە ئێستادا لەگەڵ ئەمریکادا ڕخەبەرایەتێکی لە بواری ئابووری و تەکنۆلۆژیاندا هەیە ڕۆڵی تەکنۆلۆژی و با بڵێن ئەو هۆشی دەستچێن و گەشەکردنی ئەوانە ژێرا لەبەر چا نابێ بگرین یعنی ئەوانە کاریگەریان هەیە و حتا خودی ئەوەی کە ئەمریکا بۆ بێنە لە ژێر ڕێبەرایەتی ترامپدا دێ پاشەکشە دەکات لەو سیاسەتانی پێشووی کە بووی لە بواری نیزامی و منەدی دەستوەردا ناکەم شڕدی خۆی لێ نادەم و ئەوانە وەجەخت دەکاتە سەر بەرەی بەشی ئابوووریەکەی کە لە بواری ئابووریدا دەبێت لە دوای چین نەمێنێ مەبەستم ئەوەیە کە چین فکر نەکەم ئەو شتێک کە ئەمریکا لە پلانیدا بوو ئەو لە پلانیدا بێت زیاتر حەول لەدا لە ڕێگای دیپلۆماسیەوە بۆ وێنە درێژم کردەوە داوای لێبوردن دەکەم بۆ وێنە بگەڕێنەوە ساڵی 2023 هێنای چی کرد پەیوەندی بینی ئێران و عەرەبستانی دیسان عادی کردەوە درستە حەول لەدا لە ڕێگای دیپلۆماسیەوە زیاتر بەش ینی ئەو ئەمرازانەی بەکاریدێنێ بۆ گەیشتن بۆ استراتێژی تایبەتی خۆی بۆ ئاماجە تایبەتی خۆی ڕێبازەکەی زۆر جیاوازتر ئەمریکا و لێرادایە کە دڵنیان نیم کە ئەگەر لە بواری نیزامیدا هێرشی بناوژەیەی بێتە سەر کۆماری ئیسلامی ئێران ئایا چین دێت و دەیپارێزێ لە بواری نیزامیدا یانە من لەو دڵنیان زۆر باشە دێمە لای بەڕێز دواتر بۆ ئەوەی کە قسە لەسەرەوە بکەین کە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
لە ناکۆکیەکانی ئێران و ئەمریکایە بەکوێ دەگات بە تایبەت کورد لە ڕۆژاوای کوردستان و هەروەها تا ڕادێکی دەتوانین بڵێن لە عێراق چونکە عێراق بە یەکێک لە هاوپەیمانەکانی ئێران دانرێ بەڵام ئێستش لە پەیوەندێکی ڕاستەوخۆیە لەگەڵ ئەمریکا. کاک تۆرەژی ئێران بەم ناکۆکیە ناوخۆیانی کە ڕوبەڕووی بووتەوە لە دوای شەڕی 12 ڕۆژەوە و ئێستا تا ڕادێک بەردەوامی هەیە هیچ کارتێکی تری هەیە بەدەستەوە کە جگەل دانوستان دەستی بۆ بادیان هەرەوەیە کە لەلایەک و هەڕەشە بکە و لەلایەکەوە دەست بۆ دانوستان ئەتوان تێبینیم هەبێت لەسەر و بابەتی کە لەگەڵ دوکتۆرە باستانکەیەکیان سەبارەت بە پەیوەندەکان لەگەڵ رووسیا ئێوەش ئاگاشمان لەوە هەبێت لەم چەند ساڵەیە ئەوەی کە سنجڕاکێشە لە ناوخۆی ئێران بەشێک لە خودی ئوسولگەراکان گومانێکی زۆر گەوریان لەسەر رووسیا هەیە یعنی بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە پێیان وایە کوژرانی بەشێک لە فەرماندەکانی ئێران لە بە تایبەتی لە سووریا بە تایبەتی کە کوژرانی ئامانجدار بووە بۆ نمونە لە گەڕێکێکە خانوویەک و ژوورێکی تایبەت کراوەتە ئامانج گومانەکان بۆ رووسیا سەکانی ئەحمەدی نەژادی تقریباً تا ڕادێک ئەحمەد شەرع لەم هەفتەیە وتی ئێمە پێشە ڕێکەوتمان هەبوو لەگەڵ رووسیا بۆ مەسەلەی کشانەکانەکە رووسیا لەم دو ساڵی ڕابردووە دوو جار دەنگی خۆی خستە پاڵ وڵاتانی کەندا و کە مافی خاوەندایەتی دورگەکانی کەنداوێنداوە بە ئیمارەت کوتون بێ کوچێک کوتون بێ بزرگ و ئەموو موسا جالەوە دیسان لە شەڕی 12 ڕۆژەیە هەندێک مەخۆمەخە هەیە ناوخۆیانە کە لە ئێران باسەکە ئەڵێن ئیسرائیل ئاگادار بوو لە هێرشەکەی رووسیا ئاگادار لە هێرشەکەی ئیسرائیل بووە بە هەمان شێواز پێشتریش کە هەر لە ساڵانی پێش رووسیا کەم تەرخەمی کرۆ بۆ ئێران بۆ بنمونە وێزگەی بوشەر ساڵانێکی زۆری خانتاتەوە جا لەوە بۆ نمونە هەندێک چی پێڵێن سامانەی دژە فڕۆکە و بەرگری ئەوانە رووسیا لە کاتێکی زۆر درانگتر لەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ ئێرانەکە دەبێت پێ ئەنە ئەم گومانیان لەسەر رووسیا هەیە بەڵام لە هەمان کاتێ ئێران ناتوان دەست بەدای رووسیا بۆی ئەو دوفاعل سیاسی دەست بەدای دانوستان بێت لە ئێستاە هیچ شتێکی تری بەدەستەوەیە بەرنامەکەم زۆر کەم بەڵێ ئەوەی کە هەیە نێتیت ئەگەر هەی بواە ئەم گرێکورەی تا زووتر چارەسەرەکە لەبەر ئەوەی تۆ ئەگەر ئەتەوێت دژی لە ناوچەکە بە جۆرە جۆرەکان لە دەرەوەی بەرجام ڕێکەوتنامەی وزەی ناوکیە بژیت تو دەبێت ئابوورێکی خۆراگرتە بکات بەرگەینەکە بگرێت ئەم ئابوورە دروست نەبووە ئابووری ئێران بە دامپێنانی دەیان کارناسی ناوخۆیانەوە بە دامپێنان ئوسڵگەرا و ڕێفۆرمخواز و تەنانەت چۆن بڵێ باڵەکان ناو ئێرانە ئابووریەکی بە سیستماتی گەندەڵە کە توانای چاکسازی تێدا نەماوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت ئێران ئەو ئازادیانەی کە بەڵێنی داوە پزیشکیان جێبەجێ بکە بەڵام ئایا ئەم ئازادیانە توان جێبەجێکە ئەو پێویستی بەوە هەیە کە ناوەندەکانی دەسەڵات لە ئێراندا براری کۆتایی بدەن لەسەرمە ناکرێت تۆ بۆ نمونە میدیای فەرمیل بەدەست ئوسڵگەراکانەوە بێت بە جۆرە قساکەر کە جیاوازە لەگەڵەوەی کە پزیشکیانسەکە بۆ نمونە ئەنجومەنی فەزای مەجازی کە بەشێک لە ئوسڵگەراکان لەوێدان لە ناو ئەنجومەنی ئاساشی نیشتمان دیسان بەشێک لە ئوسڵگەراکان لەوێدانێ یعنی ئەم ناکۆکیانەی کە لە هەموو ئەنجومەنانەی کە لە ئێراندا هاوتەیب لەگەڵ حکومەتە ئیشەکەن ئەم گروپێک لە ئوسڵگەراکان هەیە کە تاو بە پێچوانی سیاسەتەکانی حکومەتی ئیشەکان بۆ بەم شێوازە دکتۆر ڕۆژین ئەگەر هەر لە سی چرکەیە ئەوم پێ بڵێ کە دۆخی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لە نێوان ناکۆکانی ئێران و ئەمریکا بەکوێ دەگات بەڕای من لە دۆخێکی زۆر هەستیار و ناڕوون لە ڕۆژهەڵاتی ناوینداین و هەر ئەو ناڕوونەیە بۆ خۆی هەندێک با بڵێن هەڵبژاردەی زیاتری لە بواری سیاسیدا بۆ کورد هێناوتەدی ئەگەر با بڵێن ئەکتەرە سیاسەکانی کورد بتوانن کەڵکی لێوەربگرن بۆ وێنە هەرەوەی کە دەبینین کە نەزمێکی تازە خەریکە لە ئاراستەدایە خەریکە ڕوو دەدال وەلی نازانین بۆ دووچوو دەچێت ئەوە دەستی کورد کراوەتر دەکاتەوە کە وەکو فاکتۆرێکی ژیۆپۆلیتیک بتوانێت با بڵێن لە بواری دیپلۆماسی و هاوپەیمانیدا زیاتر حەول بدات و زیاتر با بڵێن پەیوەندیەکان هەر لە ئاستی با بڵێن ڕۆژهەڵاتی ناویندا لە ئاستی هەرێمیدا و لە ئاستی جیهانیدا با بڵێن بەرز بکاتەوە بۆ وێنە لە سووریا ئاماژەی بکەین کورد لە ئێستادا دەستی کراوەترە کایەکەرێکی سیاسی یەکجار زۆر لە سووریادا هەن تورکیە هەیە ئیسرائیل هەیە قەتەر هەیە عەرەبستان هەیە و حتا ئێران لە پشتەوە حەول دەدا کە ڕێگای بدۆزێتەوە کە پەیوەندیەک لەگەڵ بە بڵێن جوولانی دروست بکات وە کورد دەتوانێت بە پێی ئەوەی کە
چی لە بەرژەوەندی سیاسی و نەتوایەتی گەلی کوردایە لەگەڵ ئەم مەکتەرە زۆر سیاسیانە سپاس. دیپلۆماتی خۆی بکات مەبەستمەوەی کە دەستەکانت خۆش بێ. هەڵبژاردە بۆ کورتەیە و زۆر دەگەڵێتە سپاس. سەرەکەی کوردەکان چۆن بڕیار دەدەن. دەستەکانی خۆش بێخوا بینانی بەڕێز زۆر سپاس بمان بەخشن کە تا ئێستا کاتی بەڕێزتانمان گرتووە کاکتۆرەژی هەوڕێی بەڕێزم دکتۆر ڕۆژین لە ئێرلنداوە لەگەڵمانە بوو بە پشتبەستن بە کۆمەڵ راپۆرتی زۆر باش لە گۆڤاریانە ناسی قسەمان لەسەر دۆخی ئێستایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر کاریگەری ناکۆکیانی ئێران و ئەمریکا کرد. سوپاسێکی دووبارە بۆ بەڕێزتان خواتان لەگەڵ.